ئەوڕێ کەفتنە ساڵە 2015 هاتیەکردن پشتڕا ژناف چووە هیچ دەرفەتەکە ئافرێ کەفتنە بهێتە زێندیکردن ئەگەر نا هیچ بەدیلەکێوێ ئالتەرناتیڤەک هەیە ji hêjayê Celîl Azadî xwast çavderê siyasî ji Virginia Amerîkayê dipirsin. Hêjayê Celîl gelek bi xêratiya Kurdistan 24. Tê çiwatê divan şert û mercan da û bi destpêkirina şerê tundê di navbera tevgera Hemas û İsraîlê îran dibêjîtin dergehê danûstandinan li pêşiya Amerîkayê vekiriye. Çawa vekiriye û çawa dikarît û derfet heye ji bo danistandinan û zendîkirina vê rekeftinê. زۆر سپاس بۆ ئێوە لە ڕاستیا ئێستا بۆ باسکردن لەسەر فایلی ناوکی ئێران ئاڵۆسترین دۆخە لە زەمەنی خۆیدا هەر لە مێژووی دەستپێکردنیەوە تا ئێستا پێم وابێ ئەو بڕگەلە زەمانە کە ئاڵۆسترین دۆخە بۆ باسکردن لە فایلی ناوکی ئێران ئەوەی ڕاستی بێ ئێران کەوتوتە ناو تەنگەژێکی یەکجار مەزنەوە و تەنگە زەمەژنە ئێرانی گەمار و داوە دووچاری سەر لێ شێواوێکی کردووە کە ناتوانێت بڕیاری دروست بدا لەم دۆخەدا کە ئێستا بە مەبەستی جێبەجێکردنی ئەجندای سیاسی خۆیان و لە پێناوی دەستەبەرکردنی بەرژەوەندەکانی خۆیان لە ناوچەکەدا حەماسیان هەڵناوە کاریان لە ئیسرائیل کرد و شەڕێکیان دروست کرد لە ڕێگای هێزەکانی دەستەمۆی خۆیانەوە کەوتونێتە مەوقعەتێکی یەکجار خەتەرناکەوە دوو دۆخ لە ئێستادا بۆ ئێران ڕەچاو دەکرێت یەکیشیان هەڵوێستی سیاسیە ئەگەر بە هەڵوێستێکی سیاسی بێوێ لەگەڵ ئەو بابەتی کە ئێستا ڕوویداوە هەڵسوکەوت کاو بجوڵێتەوە بێگومان دەبێ ئارام بێ بکشێتەوە دەستێ وەردار نەکات چاوەڕێ ئەوە بێ کە ئیسرائیل لە غەزە چ دەکا بە چۆن کۆتایی بە حەماس دێنێ ئەمە لێکەوتیەکی یەکجار گرنگی بۆ ئێران دەبێت و لەسەر ئێرانیەکان بە تەواوی و بە قورسی دەکەوێت هەموو اعتیبارە سیاسی و ئیدئۆلۆژیکی کە لەو ماوەی 44 ساڵەدا لە ناوچەکەدا بۆ خۆیان دەستەبەریان کردو لەلایەن بەشێک لە عەرەب و بەشێک لەو هێزە ئیسلامیانی کە لە ناوچەکەدا سەربەمانن کۆتایی دێ و دەتوێتەوە ئەوان ئەم ڕاستیە دەزانن لەبەرەوە دەیانەوێت لە ڕێگەی شیکەوە بێنەوە ناو باسەکە هەڵەیەکی یەکجار گەورە و ئیستراتیژیشان کرد هەڵە گەورە ئیستراتیژیەکەی ئەوان ئەوە بوو پێیان وابوو دەتوانن بە پەلامارێکی بێ سڵاح شەبەی خونێکی دزدان و ترۆریستانە هەیە ئیسرائیل بە تەواوی تێک بشکێنن هەمێنی لە منتەقەکەدا لە ناو بەرن زەبرێکی کوشندەی لێ بدەن ئەسیرێکی زۆری لێ بگرن و دانوستانێک بکەن و ئەمە بە عنوانی سەرکەوتنی خۆیان جێبەجێ بکەن ئەمە کەوا نەبوو و خۆشیان ئێستا کەوتونەتە داوێکەوە نازان سەری لێ دەربێنن لە لایەکی ترەوە ئێرانیەکان قەتعان لەگەڵ ڕووسەکان قسەیان کردووە بۆ ئەم مەسەلەیە کە دروستیان کردووە و ئەیانەوەی وەک هێزێکی منتەقەی وەربگیرێن کایان لەگەڵا بکرێت تا ئەم دەقەش کە ئێمە قسە دەکەین ئەمریکا و ڕۆژئاوا ئێرانیان وەکو هێزێکی منتەقەی قوبوڵ نییە واسن لە کایەکەشا ڕێگەی نادەن بۆیە دەیەوێت لە ڕێگەی هێنانە پێشەوەی چارەسەرکردنی فایلکی ناوکی خۆیەوە جارێکی تر هەوڵ بدا پەیوەندیەکانی لە دنیای ئەمڕۆدا دەست پێ بکاتەوە و لەم ڕێگەوەی بەرگری لە هێرشەکانی ئیسرائیل باشە ما ئاسایکردنەوان پەیوەندیان و گرێدانەوان پەیوەندیان بە ئاخفتن دەبێتن یانژی بکریارە ئەو ڕێکەفتنە ساڵە 2015 هاتیەکردن دەرفەتێکە زێڕین بوو دیروکێداش بۆ ئیرانێ بتایبەت دەهاتە نرخاندن ساڵە 2018 ئەمریکا خوژێ دوورخست لێ دەگوتن هەتا ساڵە پارژی هەوادیت گفتوگو هەبوو ji bo zendîkirina vê rêkeftinê İsraîl di serê hemûyan da li dijî zendîkirina vê rêkeftinê ye Rusya jî ku weke şirîkekî Îranê ye bi rengek ji rengekan li ser gelek mijaran dibêjît hîç bedîlek li cihê vê rêkeftinê nîne aya Amerîka jî hêladiyeke em berê xwe bideyînê bedîlek bo vê rêkeftinê heye digel Îranê هەچون دەنگەکە دەبڕێ من باش پرسیارەکە ناویستم بەڵام بەگشتی لە پرسیارەکەی جەنابەت گەشتم لە ڕاستیا خۆی ئەو پەیمان نامەیە ئەو ڕێکەوتنێ هەروکو ئێوە ئاماژەتان پێکرد بە باوەڕی منش تەنها ڕێگا چارەسەری کێشەکانی ئێران بوو لە ڕووی کێشەی ناوچەوە لەگەڵ دنیای دەرەوە بە تایبەتی لەگەڵ دنیای ڕۆژئاوا بەڵام ئەو ئێرانیەکان بوون خۆیان بێسڵاح وایان کرد و عەمەلەن لە کرداردا جوڵانەوە کە پەیمانەکەیان بردە بنبەستێکەوە و ناچارن ترامپ هەڵی وەشانەوە و پەیوەندی کە لەگەڵیان هەبوو ئەمەگەر خوێندنەوەیەک بکەین بە ڕەفتاری ئێراندا ئێران هەمیشە دوو جۆر ڕەفتاری هەیە ڕەفتارێکی سیاسی و کردەخوازانەیە کە ئەم ڕەفتارە سیاسی و کردەخوازانە لە ئاستی ئەو بەرژەوەندیانی کە دەتوانێت لە خوێندنەوە سیاسەکان و لە سیاسەتی دەرەوەی خۆیدا بەدەستی بێنێ جێبەجێ دەکات ڕەفتارێکی ئیدئۆلۆژیکیشی هەیە ئەم ڕەفتارە ئیدئۆلۆژیکە هیچ خوێندنەوەیکی سیاسی نییە لە پشتیەوە هیچ لێکدانەوەیکی مەسلحەت ئامێز بۆ بەرژەوەندی سیاسەتی دەرەوە یا سیاسەتی ناوخۆی ئێران لە پشتیوە نییە ڕاستیدا فقط سیاسەتێکی ئیدئۆلۆژیکە دژایەتیکردن لەگەڵ ئیسرائیل شەقکردنی دنیای عەرەب پەلاماردانی غەرب ڕەتکردنەوەی شارستانیەتەکەی هەوڵدان بۆ دروستکردنی ئولگۆی تازە ئەمە ئەو شتانی کە پێمان دەڵێ ئێرانیەکان
ئەقڵانیەتێکی بەڕۆژ بەسەر سیاستیاندا زاڵ نییە لە زۆر کاتدا ئەوەی کە بەسەر سیاستیانە زاڵە لە ڕاستیدا ئیدئۆلۆژیەوە ئێستا دووچاری هەرچی ئیدئۆلۆژی بوون بۆیە من پێم وایە ئێرانیەکان لەم دەرفەتا ناتوانن ئەم پەیماننامەی ئێستا زیندوو بکەنەوە چون بە خراپترین شرایطەکە ئەوان تێدا گیریان کردووە لە دۆخێکە ئەوان حەماس هەڵدەنێن شەڕی ئیسرائیل دروست دەکەن حیزب الله دێنە پێشەوە حوسیەکان ئامادە دەکەن لە عێراق حەشد شعبیان هەیە لە سووریا ئەو کارانە دەکەن ئەمە هەموو ڕاستەوخۆ لێدانە لە بەرژەوەندی و شقاندنی ئەمنیەتی ناوچەکەیە باشە ئەگەر ڕێککەفتن نەهێتەکردن هێژای جەلیل ئایا دەرفەتێکە زیدەتر بەرفرەتر ناکەویتە دەستە ئیرانێک و ببیتە خودانچەکی ئەتۆم و بەرداوامی ئەمریکا دەبێژیتن بە هیچ ڕەنگێکی ئەم ڕێکێ نادەین ئیران ببیتە خودانچەکی ئەتۆم دە حالەتێکی وەسادا هەموو ئالتەرناتیڤ هەموو بژاردە لەبەردەست ڤەکرینە بۆ بەرسەوێ لە ڕاستیە خۆی پرسی چەکی ناوکی پرسێکی گرێدراوە بە ئەمنیەت و ئاسایشەوە بۆ ڕۆژ ئاوا دەیەوێت لەگەڵ ئێران لەسەر پرسی چەکی ناوکی بگاتە گرێ بەندێک و گرێ بەستێ بۆەوەی ئەمە هەڕەشەیە مەترسیە هەم لەسەر ناوچەکە هەم لەسەر هەموو دنیا بەڕاستی بەڵام ئێمە کاتێ دەبینین ئێران بە کردار ئاسایش و ئەمنیەت و ئاسایشی ناوچە و جیهان دەخاتە خەتەرەوە مەحەلێک لە عێراق نامێنێ بۆ ئەوەی کە ڕێگە بدرێ ئێران مەسەلەن پەیماننامەیەکی تازە لەسەر مەسەلەی چەکی ناوکی خۆی دروستکە ئەمە خاڵی دووەم لە ڕاستیە ڕێگە نادرێ ئەوەی کە ئێمە دەیبینین و هەڵوێستی سیاسی و دەربڕینەکانی وڵاتانی دەرەوە و ڕۆژئاوا و ئەمریکا بە تایبەتی ئەوروپا دەبینین بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێ بەوەی ئێرانەکان دەستیان بە چکی ناوچی ڕابگا و ئەمە خەیاڵێکە یعنی چون دەزان ئەگەر دروستبوونی چکی ناوچی لە ئێراندا پێشوێ ئەو دیمەنانی کە ئێستا لە غەزە دەیبینین ئەو دیمەنانی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیبینین لەو وڵاتانە دەیبینین کە بووە بە گۆڕەپانی شەڕێکی نەبراوە بەرفراوانتر دەبێت و ئێران بە هێزێکی زەبەلاحترەوە و کات قسە دەکا بۆیە من پێم وایە ئەگەری ئەوە زۆر لە مەیداندایەوە ئەگەر زۆر بە قووەتە کاگەر ئێران بێوێ بەرە و ئاراستی دروستکردنی چکی ناوچی بڕوا زەبری کوشندەی وێ دەکەوێتەوە لەگەڵشی بەڕاستی هیچ خوڵک و خۆیەکیان نییە لەم ڕۆژانەدا بەشێکی زۆر لە سەناتۆرەکانی ئەمریکا بەشێکی زۆر لە سیاسەتمەدارانی ئەمریکا زۆر بە سەراحەت دەڵێن ئێمە کارێک دەکەین هەموو ئەو شتانی کە ئایەتوڵڵا دڵی پێی خۆشە نابود دەکەین خۆم قسەیە دیارە لە پشتێوە شت هەیە ئەمریکا جارێکی تریش بە فعلی گەڕاوەتەوە منتەقەکە و سیاسەتی ئێران وای کرد کە ئەمریکا بەهێزەوە ئەم جارە بگەڕێتەوە وەکو زمانی ئۆباما نییە کە قسەیە بکە هێزی لە پشت نەبێت ئێستا هێزی لە پشتە هەم کاملا هەرێس هەم خودی بایدن دوێ نێوپێرە لە دوو دیمانەی زۆر شەفاف و ڕۆشندا دەڵێن بەسە و دەست ڕابگرن بە ئێرانیەکان بەسە و دەست ڕابگرن ئەمە ئۆلتیماتۆمێکی جددیە هێرش بۆ سەر بنکەکانی سوپای پازاران لە سووریا ئۆلتیماتۆمێکی جددیە یەکێتی ئەوروپاش بگشتیە لەم هەڵوێستەدا ئەمریکا تەنیانی ئەوەش بزانین ڕووسەکانیش تا ئێستاوە تام دەیقش بێکەوە قسە دەکەین مەیلیان لەسەرەوە نیە ئێران چەکی ناوچی هەبێ ڕاستە ئێستاوان جۆرێک جەمسەربەندیان هەیە و جۆرە جەمسەرگیریان هەیە بۆیە من پێم وایە دروستترین ڕێگا بۆ ئەوەی کە ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوکی بەرپەرەپێدانی گوشارەکانە ئامادەبوونی بەهێز و بە قووەتی ئەمریکا لە ناوچەکەدا هەر ئەمڕۆژ پەرلەمانی ئەمریکا یاسایەکی پێشکەش کراوە کە گەمارۆکانی سەر ئێران بکرێت بە ئەساب بۆ هەمیشە ئەم گەماروانە بمێنەوە شەرتە ئیرانێژی بوو زێندیکردنەوەی ڕێککەفتنێ ڕاکردنەوەن گەمارویان جەنابێ هەواژێ بە حەستکە ژالیە ئەنجومەنی ئاسایشە ناودەوڵەتی نەتەوەین یەک بووی وڵاتین ئەوروپی و دسەرێواندا ئەمریکا یادنژی مەسەلا دەرێخستنە سوپای پاسدارانە ژەلیستا تەرورێ و ئەف دەستێوەردانên نوکە بگشتی جەنابێ هەوا بەحەزێکردین ئیرانێ لە ڕۆژهەڵاتە ناوین و پشتگیریە گروپên جودا لە ڕۆژهەڵاتە ناوین بتایبەتی دوی شەڕێنها حەماس دیگەل ئیسرائیلێ هەموو تو دبێژی دەرفەتە ناهێلیتن بۆ ڕێککەفتنە ئەتۆم زێندی ببیت بکورتیش کەرەماخۆ من دقیقاً وایە لە ڕاستیە وایە بۆ ئاگاداریتان ئێران فقط تەنیا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە کێشەی ساز کردووە ئێران لە ئەوروپا تروری کردووە لە ئەمریکا هەوڵی ڕفاندنی خەڵکی داوە هەر ئەمڕۆ شورای ناتۆ بەسڵاح پلتفۆرمێکی تەسویب کردو یا لایحەیەکی جێبەجێ کردەوە بڕیارنامەیەکی بڵاو کردوێتەوە لە نێو خۆیدا ئەو بڕیارنامەیە داوای لە وڵاتانی ئەوروپا و وڵاتانی دنیان کردووە کە هەوڵی بەهێزکردنی پەیوەندی دیپلۆماتی بدەن بەڵام لە هەمان کاتدا سوپای پازاران وەکو هێزێکی تروریستی بخەنە قایمەی خۆیانەوە گەلەک سپاس هێژای جەلیل ئازادی خواست چاودێری سیاسی ژێ ئەمریکا سپاس